یەکەم بیری مرۆڤ بە ژێرەی ئەوەی کە تاوەکو ئێستا لێکۆڵینەوە بۆ کراوە زیندوگەراییە. ئەمەش تا ینی نزیکەی مرۆڤ دەتوانێت بڵێ سەدا 98 مێژووی مرۆڤایەتی لەو قۆناغەدا بەرجەستا بێت کە زیاتر قۆناغی چرخی بەردینی کۆن و چرخی بەردینی ناوەڕاستە، ینی بایۆلۆپتیک و مەزۆلۆتیک. لەو قۆناغەدا بۆ جار یەکەم مرۆڤ لە ئەنجامی کار و ئەزمون و کەڵەکەبوونی ئەزمون و بڵێن تۆماربوونی لە خانەکانی مێشکدا ئیتر لەو چوارچێوێدا جارێکتر ینی کار جوڵە بەردەوام جوڵەی بەردەوام و کاری بەردەوام وای کردووە کە بیر دروست بێ. ئیتر لەو چوارچێوەیەدا بۆ جار یەکەم سیستەمی فکری مرۆڤ دەبێت بە ئانیمیزم. چینەدا بۆ خۆی مرۆڤ وا بیری کردوتەوە کە ئەو گردونە ینی لە تێڕوانینی ئانیمیزمدا ئەم گردونە هەمووی زیندووە بە گیان و بێگیانەوە بە هەموو ئەسێرە و بە هەرچی هەیە لە گردوندا ئەوەی کە مرۆڤ بینیوێتی یان بیستویەتی هەمووی زیندووە و هیچ شتێک نامرێ لە تێڕوانینی ئانیمیزمدا و لە هەرچی وەک ئەگە بشمرێ جارێکتر لە وەرزێکی ترا زیندوو ئەبێتەوە کە زیاتر وەرزی بەهار و ئەمەیە. و لە هەمان کاتیشدا ئانیمیزم پێی وایە کە هەموو گردون یەک ڕۆحە هەرچی هەیە لە پێک هاتەی گردوندا بە مرۆڤیشەوە هەر هەمووی ینی بەگیان لەبەر و درار و درەخت و گژ و جیاشەوە هەر هەمووی ئەستێرە و هەسارەکانیشەوە هەمووی بەشێک ینی ڕۆحی گشتی پێک دێنن کەواتە ڕۆحی تایبەت هەر بوونەوەرێک ڕۆحی تایبەتی خۆی هەیە و لە هەمان کاتیشدا ڕۆحێکی گشتی هەیە. ئەمە تێڕوانینی بنچینەی ئانیمیزمە. ینی بەردە هەموو شتێک تایبەتمەندی ئانیمیزم ئەوەیە کە یەکەم هەموو گردون وەکو یەکێتیەکی بوون ئەبینێ، ینی وەکو بە لە زمانی تەسەوف یان لە زمانی فەلسەفیا پێگوترێ یەکێتی بوون یان وەحدەی وجود. دووەم باوەڕی بە زیندووبوونەوەی هەموو ئەو شتانە هەیە کە ئەمرن یان بەمانە کشت و کاڵەکەی ئەنێژرێن یان ئەچێندرێن جارێکتر زیندوو ئەبنەوە. بۆیە ئەمە بە تێڕوانینی ئانیمیزم مرۆڤ بۆ خۆی ئەندامێکە لە کۆی گردون، ینی ئانیمیزم وا لە مرۆڤ ناکات کە بەسەر گردوندا زاڵ بێ یان هێزی گردون بە تەواتی بەدەست بێنێ و بەسەر ئینە خۆی باڵا دەستکە. ئەمە لە ئانیمیزمان نییە. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە مرۆڤ تێڕوانینێکی ژینگەیانەیە، ینی ئانیمیزم تێڕوانینێکی ژینگەیانەیە و مرۆڤ لە سەرەتاوە دەرکی بەو ئیکۆسیستەمە کردووە کە لە گردونە لە گۆی زەویە هەیە. تا ئەو کاتە ینی ئانیمیزم کە بیری ئەساسی مرۆڤ بووە جۆرێک لە ینی تۆ بڵێ ناکۆکی لەگەڵ هینە لەگەڵ کۆی دەوروبەری ینی ژینگەی سروشتیە نەبووە. لە حەد لەو قۆناغەدا دوو خاڵی زۆر بنچینە دەردەکەوێت کە دەبێتە تایبەتمەندی ئانیمیزم، ئەویش سحر و
بڵێن ئێمە پێڵێن عرافە ینی سەهر عرافە دەردەکەوێت لەم خاڵەدا کە لە ئەنیمیزما هەیە پێی ئەنی مرۆڤ ئەو کاتە پێی وا بووە کە گردون وەکو چۆن ڕۆحێکی گەورەیە ڕۆحێکی گشتیە بە هەمان کاتیشدا هێزێکی هەیە ئەو ڕۆحە هێزی هەیە چۆن بتوانێت ئەو هێزە بەرجەستە بکەیت یەک ئەمە کە ئەمە پێ دەگوترێت عرافە دووەم سحر سحریش ئەوەیە کە چۆن ینی مرۆڤ پێی وایە مرۆڤی ئەنیمیستی پێی وا بووە کە مرۆڤیش هێزێکی هەیە ینی هێزێکی ڕوحی هەیە چۆن بتوانێت ئەو هێزەی خۆی دەرببرێت لەگەڵ ئینی گردونە لە پەیوەندی لەگەڵ پێکاتەکانی تری گردونە لەگەڵ ئاژەڵەکانە لەگەڵ سروشت دار و گژ و جیاکاندا چۆن بتوانێت هێزی خۆی دەرببڕێ بۆ ئەوانە ینی هێزی خۆی لە بەرامبەر ئەوانە دەرببڕێ ئەمە پێگوترێت سحر مسۆگەری یەکەم ئەنیمیزم یەکەمین بیرۆکەی ژینگەییە یعنی ئەگەر مرۆڤ بە وردی لە ئەنیمیزمە بکۆڵێتەوە تەواو بیرۆکەیەکی ژینگە پارێزیە ینی ئیکۆلۆژیە ینی هیچ بەریەکەوتنێکی نێگێتیفی نێوان مرۆڤ و سروشتە نێوان مرۆڤ و ژینگەی سروشتیە هیچ بەرکەوتنێکی نێگەتیفی لەگەڵان نییە بۆ مانایکە ینی لەبەر ئەوەی تێڕوانینی ئەو بۆ گردون و بۆ هەموو هەبوونەکانی سروشت زیندوگەرای یانێ زیندووە بۆیە زیندوو نابێ بکوژرێ نابێ لە ناو بردە نابێ ببردرێتەوە نابێ این بکرێ یعنی تا ئەو کاتەش مرۆڤ ینی لەو سەردەما زۆر کەم بڵێن کوشتنی ئاژەڵ هەبووە زیاتر بە کۆکردنەوەی بەرووبوومی گژ و جیایە ئین بووە یان ئەم گردونە هەمووی سروشتیە و هەمووی هەر یەکە و ژیرەکی سۆزداری خۆی هەیە کە ئێمە پێڵێن ڕۆح یعنی ئەو بەرهەمی ئەم ینی بەرهەمی ئەم بەرهەمی چ کۆمەلگایەک بووە و لە چ جوگرافیەکدا برێن لەدایک بووە مرۆڤ دەتوانێت بڵێ بەرهەمی ئەوەی کە تاوەکو ئێستا دەرکەوتووە بەرهەمی کۆمەلگایەکە لە زنجیرە چیای زاگرۆس ینی برێن میزۆپۆتامیای ئێستا زاگرۆس تۆڕۆس بەگشتی ئاوا بڵێن جوگرافیاکەی ئێرەیە لەو کاتەدا کۆمەلگا هێشتان بە تەواتی فۆرمیلێکی تەواوی وەرنەگرتووە ینی هێشتان کۆمەلگا لە قۆناغی ڕەوە مرۆڤدایە لە قۆناغی بڵێن چرخی بەردێنی کۆن و ناوەڕاستدا هێشتا مرۆڤ تەواتی نەبوو بە کۆمەلگای کە ئێستا ئێمە لی تێگەین لە قۆناغی چرخی بەردێنی نوێە نیۆلۆتیکدا ئەبێ بە کۆمەلگایەکی بۆ سیفەتێکی ئێستا باسی دەیبینین یعنی تاوەکو ئێستا دوو بەڵگەی زۆر گرنگ هەیە یەک ئەو ئاسەوار و شوێنەوارە ئەرکیۆلۆژیانەی کە تاوەکو ئێستا پشکنیان بۆ کراوە لێکۆڵنەوەیان لەسەرکراوە بە تایبەتی ئەشکەوتی بڵێن شانە دەر و ئەشکەوتی هەزار مرد ئەمانە زۆر بەڕوونی ئەم بەڵگەیە نیشاندن ئەو تەرمانەی کە لەوێ دۆزراوەتەوە ئەو گوڵانەی کە لەگەڵ تەرمەکانە نێژراوە شێوازی ناشتنەکەی یان جۆرێک لە تۆرێن یان بڵێ مەراسیمی ناشتن و ئەمانە هەبووە کە پێیان وا بوو ئەو مرۆڤە کە ئەمرە جارێکتر زیندوو ئەبێتەوە یعنی ئەم مەسەلەی زیندووبوونەوە ئەوەیە خاڵی تریش ئێستا کۆمەڵێک کۆمەلگای سروشتی ماون لە هەندێک شوێنی دنیاە لە برێن لە دارستانەکانی ئەمازۆن و لە هەندێک شوێنی ترە کە هێشتان بە فکری ئەنیمیزم ئەژین ئەنیمیزم دەبێت سەرەتا لەوە تێبگەن نە ئاینە نە فەلسەفەیە نە زانستە
بەڵام لەناو ئانیمیزمە توخمەکانی ئاین هەیە، توخمەکانی فەلسەفە هەیە، توخمەکانی زانست هەیە، توخمەکانی هونەریش هەیە. بنەماکانی ژیاری گوند و بیناسازی گوند چۆن بووە؟ لە ڕاستیدا لەبەرەوەی ئانیمیزم بۆ خۆی فەلسەفەیەکی دیالکتیکیە. دیالکتیکی بەو مانای هەموو بنەماکانی دیالکتیک کە ئێستا ئەیناسین لە ئانیمیزمدا هەیە. مرۆڤ ئەو کاتە لە ڕێگەی جادو و ئەرسوونەوە، یعنی سحر و عەرافەوە هەڵسوکەوتی لەگەڵ هەموو پێکهاتەکانی گەردوون کردووە. بۆیە هەوڵی داوە هێزی گەردوون بەدەست بێنێ، لەما کاتیشدا بە هێزی سحریانەی خۆیەوە کە پێی وایە بۆ خۆشی هێزێکی هەیە، هەڵسوکەوتی لەگەڵ بیناسازی، لەگەڵ ئاواکردنی گوند و هەتا کشت و کاڵ و ئاژەڵداری و ماڵداری و ئەمانە کردووە. لەو ڕوانگەیەوە مرۆڤ دەتوانێت وەها بڵێ، ینی ئاواکردنی ژیاری گوند تەواو تێڕوانینێکی ئەنیمیستیانەی هەیە، بنەمایەکی ئەنیمیستیانەی هەیە کە پێی وایە ینی کەڵەکەکردنی چەند بەردێک لەسەر یەک بەسەریەکەوە و کردنی بە خانوویەک یان کردنی بە ماڵێک بۆ خۆی بەدەستهێنانی سحری گەردوونە، بەدەستهێنانی هێزی گەردوونە. ئەوە هێزی لە ڕێگەی بەدەستهێنانی هێزی گەردوونەوە دەتوانێت خۆی بپارێزێ، نیشتەجێ ببێ. بۆ من هەموو ئەو کارستانەی کە بۆ ئاواکردنی گوند بەکاری هێناوە، هەموو ئەو سوودانەی کە لە زیندەوەرەکان و بوونەوەرەکان و دار و درەخت وەریگرتووە بە شێوەیەکی ئیکۆلۆژیانە سوودی لێ وەرگرتووە. بۆ منە دارێک کە شیم بووە نیان بڕیوەتەوە بۆی کە بێخانی بۆ بکە. ئەو دارانەی کە پێیان وابووە ئیتر ئێستا مردووە، زیندوێتەکەی لەوەدایە کە تۆ بەکاری بێنیتەوە لە خانوویەکدا، لە کەپرێکدا، لە ئینێکدا. بەم شێوەیە مرۆڤ دەتوانێت بڵێ بە تێڕوانینی دیالکتیکیانەی ئەنیمیستی ژیاری گوند ئاوا بووە و بیناسازیەکەی هەر هەمووی، یعنی تەنانەت ئاوەڕۆکەی ماڵیکردنی ئاژەڵ و گوند ئاواکردن هەمووی لەو ڕوانگەیەوە لێی نزیک بووەتەوە. تەنیا ئەو داهێنانەی کە لە قۆناغی ئانیمیزمە دەرکەوتووە بەر لە هەموو شتێک بەکارهێنانی ئاگر لە قۆناغی چرخی بەردینی ناوەڕاستە ئەتر ئاگرە دۆزێتەوە. بەدوایدا گەلێک ئینی سروشتی کردووە، ینی سروشتی جارێکتر بەکارهێناوە لە ڕێگەی وشکردنەوەی بەرووبووم، کوڵاندنی بەرووبووم، ئەمبارکردنی بەرووبووم، بەکارهێنانی بڵێن خوری و شیر و پێداویستەکە عینەکانی ئاژەڵ، هەموو ئەمانە مرۆڤ دەتوانێت بڵێ ینی زۆرە. تاوان بە جۆرەی ئەفسانەکان، ینی ئەو باس لە 104 داهێنانەکرێت، بەڵام بە تەسەوری من یانی زیاترە، زۆر زیاترە. یانی تۆ حساب کە مەسەن دروستکردنی جلوبەرگ، سوود وەرگرتن لە گژوجیا بۆ دەرمانسازی، ینی ئەوەی کە پێی گوترێت دەرمانسازی، ئاژەڵداری، ماڵداری، دروستکردنی کەلوپەلی پێداویستی خواردن و خۆراک. ئیتر تا ئەو ڕادەیە ینی زۆرینەی پێداویستەکانی ئەمڕۆ کە ئەیبینین ڕێگوڕیشەکەی بۆ قۆناغی چرخی بەردینی نوێ، ینی بڵێن نیۆلۆتیک ئەگەڕێتەوە کە هێشتان ئانیمیزم بە قورسایی خۆی لە فکری ئینسانیدا پێشکەوتووە. تاوان ئەو کاتە
بەدوای ئانیمیزمە دوو تێگەیشتنی تریش پێشەکەوێ یەکیان تەوتەمە دومیش پاگانیزمە پاگانیزم یانی بڵێن بتپەرستی پاگانیزم و تەوتەم کە هێدێدی لە قۆناغی چرخی بەردینی نوێشە پێشەکەوێت کە دواتر دەبێتە بنەمای ئەفسانە و بنەمای ئاینیش ئەمانیش ڕێگ و ڕیشەی ئانیمیزمیان تێدا هەیە بەو مانایە کە سیستەمی فکری مرۆڤ لە ئانیمیزمەوە هێدێدی هەنگاوی بەرەو پێشتر ئەنێ و دەتوانین بڵێن سەدان داهێنانی کە ئەمڕۆ هەمویان ئەو شتانێکی ئێمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو قۆناغا یعنی ئەو کاتەی تر مرۆڤ لە ڕەوە مرۆڤ و ئەبێ بە کۆمەلگا ینی پرۆسەی کۆمەلگابوون پێشەکەوێ بە تەسەووری من یعنی یەکێک لەو شتانەی کە هونەر پێشەکەوێ هونەر لە میانەی تێگەیشتێکی ئەنیمیستانەوە پێشەکەوێ زیاتر کۆمەلگای بڵێن تیرە زاگرۆسیەکان کۆمەلگای سروشتی بەرەمێناوە ئەمەش زیاتر لە تەوەری ژندا بەڕێوەچووە مرۆڤ لە قۆناغی چرخی بەردینی نوێیە ئێتە دوایەوەی کە کۆمەلگا پێشەکەوێ کۆمەلگای سروشتی پێشەکەوێ فراوانە بێ و ئەزمون زیاتر پەیداکە بە تێڕوانێکی ژینگەیانە ئەنیمیستیانە دوو جەژن لەدایک دەبێ کە ئەمڕۆ ئێمە پێیان ئەڵێن جەژنی نەورۆز و جەژنی خەزان جەژنی نەورۆز لە یەکەم ڕۆژی بەهارەوە دەست پێکە جەژنی خەزانش لە پاییزەوە دەست پێکە هەردوو جەژن جەژنی ژینگەین چونکو ئیتر مرۆڤ گەیشتێتەوەی کە تێبگا وەرزەکان چین وەرزەکان کەی دەست پێکەن کەی کۆتایی پێدە شەو و ڕۆژ ئەم شتانە هەمووی ئیتر تێگا کاتێکە لە دایکبوونێکی نوێ و سەر لە نوێ هەموو سروشت ئەبوژێتەوە شینە بێتەوە ئەمە دەبێتە مایە کەیفخۆشی و دڵخۆشی و شایی و سەما سەمای ئەو کاتە سەمایەکی ڕتمەکەی زۆر خێرایە دڵخۆشی پێوە دیارە لەو قۆناغەدا دیاری زۆر پێشکەش کراوە ینی دیاری وەکو یەکەمین کولتوری ئالوگۆڕی کاڵا بەروبووم لە نەورۆزە پێشکەش کراوە وەکو خێروبێر و نیشانەی خێروبێر و زیندووبوونەوە و ژیانێکی نوێ بەڵام لە پاییزە لە جەژنی خەزانە کە زیاتر دواتر دەبێت بە میهرەجان ینی ئەمە زیاتر لەو قۆناغەدا خەریکی ئەمبارکردنی گەر و بەروبوومن وشکردنەوەی بەروبوومن کوڵاندنی ئەو بەروبوومانن کە بۆ زستان هەڵی دەگرن بۆ 6 مانگی زستان هەڵیدەگرن بەم شێوەیە سەمایەکی خاوە ڕتمەکەی خاوە پێستی ئاژەڵەکانیان بەکارهێناوە وەکو جۆرێک لە شانۆ ینی شانۆ ئیتر بە جۆرەی ئەو کاتە ینی سەرەتای شانۆی برێن لە تراژیدیەکەی لە جەژنی خەزانەوە هاتووە بەڵام کۆمیدیەکەی کە برێن شانۆ کۆمیدیا و تراژیدیا کۆمیدیەکەی لە جەژنی نەورۆزەوە هاتووە تراژیدیاکەشی لە جەژنی خەزان یان لە مێهرەجانی خەزانەوە هاتووە. ئەنیمیزم فکری بنەڕەتی مرۆڤایەتیە بەڵام تەوتەم دواتر هەڵبەتە دێت لە تەوتەمە جۆرێک لە پۆلینکردن بۆ سروشت پەیدا پێش دەکەوێت و جۆرێک لە تایبەتکردنی هەندێک لە بوونەوەرەکە هەندێک لە شتەکانی نێو سروشت دەبێت ینی بۆ منە لە تەوتەما زیاتر بۆ منە لە نێو هەموو ئەستێرەکانە ئەسێرەیەک پیرۆزە بینێت لە نێو هەموو درەختەکانە درەختێک پیرۆزە بینێت لە نێو هەموو ئاژەڵەکانە ئاژەڵێک یان پەلەوەرێک یان باڵندەیەک پیرۆزە بینێت ینی زیاتر جۆرێک لە بیرکردنەوەی پیرۆزی و نەفرەت دروست دەبێت بەڵام لە ئەنیمیزمە جیاوازیەک لە نێوان هیچ بوونەوەرێک و زیندەوەرێک و شتێکان نییە ینی دنیا لە لای لە فکری ئەنیمیستیە هەمووی جۆرێکە لە بەهشت ینی بەهشتێک هەیە بیرۆکەی دۆزەخ بە هیچ شێوەیەک لە فکری ئەنیمیزمان نییە بەڵام دواتر بەهۆی تەوتەمەوە
يعني هێدی بیرۆکەی دۆزەخ و سزا و ئەم شتانە دەردەکەوێت کە ئەویش لە میانەی دوالیزمی پیرۆزی و نەفرەتە، ینی ئەم شتە پیرۆزە و ئەم شتە تابۆیە، ئەم شتە ینی جۆرەێک ئەوەی کە بە زمانی ئێستا پێگوترێ حەڵاڵ و حرام. ینی لە تەوتەمە زیاتر پۆلینکردنی سروشت بۆ جۆرێک لە پیرۆزی و جۆرێک لە نەفرەت دەکرێت. پاگانیزم ینی بڵێن بتپەرستی، ئەمە تاوان دواتر دێت لە بتپەرستیە ئیتر بەهۆی ئەم جادووەوە ینی بڵێن ئەفسونەوە یان بڵێن عەرافە کە هەوڵەدەن شتێک لە نێو گردونە بپەرستن، ینی ئیتر ئەمە دەبێتە بنەمای پەیدابوونی ئاینیش. بەڵام لە ئانیمیزمە جۆرێک لە هیچ پەرستنێک لە ئارادا نییە، ئەستن هیچ بوونێکی پەرستن نییە. ئەفسانە زیاتر چیرۆکبەندیە، هەموو ئەو فکرە ئەنیمیستیە کە پێش دەکەوێت لە نێو ئەفسانەکانە جۆرێک لە هێزی تایبەت بە هەندێک زیندەوەر و بوونەوەری نێو سروشتە ئادرێکە لە نێو ئەفسان دەبێت بە خوداوەند. ئەمە یەک، ئەمە دوو، ینی خوداوەند ئیتر فرە خوداوەندی لە نێو ئەفسانەکانە پێشەکەوێت. دووش ئەفسانە زیاتر چیرۆکبەندیەک ئەدات بە پەیدابوونی گردون و شێوەی گردون و ئەم شتانە، لەبەرەوە لە ئەنیمیزم ئەمانە نییە، وەکو زیاتر تێگەیشتێکی هەم ژینگە پارێزی هەم دیالکتیکیە. یعنی ئەگەر بە شێوەیەکی تەواوەتیش نەبێت، بەڵام دوورکەوتنەوەیەک هەیە لە ئەنیمیزمە، ینی هۆکاری سەرەکی ئەوەیە کە عقلەتێکی نوێ لە نێو کۆمەلگادا پەیدا دەبێت کە عقلەتێکی پیاوسالاریە. عقلەتی پیاوسالاریش کە بنچینەکەی لەسەر ڕاو و شکار و بەکارهێنانی تند و توێژی و فرتوفێڵ و تەڵەکە بازی و ئەمانە پێشەکەوێت. لەوێوە ئیتر هێدێدی دابڕانێک ینی دیوارێک یاخود بڵێن ترازانێک لە نێوان ئانیمیزم و کۆمەلگاکاندا پەیدا دەبێت. تەمان پیاوسالاری لەگەڵ خۆیان سیستەمێکی دەسەڵات ئەخلەتێکی دەسەڵات خوازی دێنێت کە دواتر لەگەڵ خۆیان دەبێت بە دەوڵەت و دەوڵەتگەرایی. ئیتر لەو کاتە بەدواوە یعنی مرۆڤ دەتوانێت بڵێ ئەگەر مێژووی پیاوسالاری نزیک بە 7,000 ساڵە، مێژووی دەسەڵاتداریەتی و دەوڵەتگەرایی نزیک بە 5,000 ساڵ، ینی لەم 7,000 ساڵە مرۆڤ دەتوانێت بڵێ بەهۆی عقلەتی پیاوسالاری و دەسەڵات خوازی و دەوڵەتگەراوە شەڕێکی گەورە لە بەرامبەر ئانیمیزم بەڕێوە چووە. ینی هێدێ کۆمەلگا دوور خراوەتەوە لە تێگەیشتنی ئەنیمیستی بۆ گردون و بۆ ژیان. چونکو بەڕاستی ئەگەر من ئەوەش بڵێم ینی ئانیمیزم ئەگە بە زمانی ئێستا سەیری بکەین زۆر لە فەلسەفەی کوانتەم نزیکە، ینی تێگەیشتێکی کوانتەمیانیان بۆ گردون هەبووە. ینی ئەگەر ئەمڕۆ مرۆڤ دوای دەیان 1000 ساڵ تازە گەیشت و بە کوانتەم، بەڵام لە ئەنیمیزمە تێگەیشتێکی کوانتیمانیان هەیە. من دەتوانم بەڕوونی ئەمە بڵێم کە ئانیمیزم لە هەموو سیستەمە فکرەکانی دیکەدا هەیە. ینی ئانیمیزم لە نێو ئەفسانەدا هەیە، ئانیمیزم لە نێو دینە هەیە، ئانیمیزم لە نێو فەلسەفا هەیە، ئانیمیزم لە نێو زانستدا هەیە، تا دەگاتە بە فەلسەفەی کوانتەم. ینی لە ئاینە هەیە. بەڵام لە ئاینە من دەتوانم ئەوە بڵێم کە لە ئاینە زیاتر لە تەسەوف و عیرفانیە، لە تەسەوف و عیرفانە ئانیمیزم هەیە. ڕاستە لە قاوەغی ئاینایە، لە فۆرمی ئاینایە، بەڵام عیرفانیەکان متەسەویفەکان تێگەیشتنیان بۆ گردون تێگەیشتنێکی ئانیمیستیانەیە، هەر لە یەکێتی بوونەوە، هەر لە هەبوونی دۆنای دۆنەوە، هەر لە هەبوونی ئەنی زیندوو مەسەن پەیوەندی نێوان برن هێزی گردونیان کە برن لە فەلسەفەی تەسەوفە خوداوەندە. هەموو ئەمانە لە بنچینەدا لە سیستەمی فکری ئانیمیزمە هەیە.
ئانیمیزم ینی من دەتوانم بڵم تاوەکو ئێستا ماوە ئەژی سەر 1000 ساڵ هێرشی پیا و سالاری و دەسەڵات خوازی و دەوڵەت گەرایی و ئەم سیستەما پاوانکار و سیستەمی کۆیلایەتی و هینا چکە لە ئانیمیزمە مرۆڤ نابێ ینی نە مرۆڤ کۆیلەی سروشت بێ نەستروشت کۆیلەی مرۆڤە لە ئانیمیزمە ینی هاوسەنگێک هەیە بێکۆ ژیانێکێ بەڕوانینی من گەڕانەوە بۆ جەوهەر نە فکرەکە خۆیانی جەوهەری ئانیمیزم قوڵبوونەوە لە ئانیمیزم یعنی دەتوانین بڵێن ڕێگەیەکە بۆی جارێکتر بگەڕێنەوە بۆ فەلسفەیەکی نوێی ژینگە پارێزی و فەلسفەی ژینگەیی. هەڵبەت ئێمە ناتوانین جارێکتر بە هەمان فکری ئەنیمیستی دەیان 1000 ساڵ یان حتا 1000 ساڵدا بژین بەڵام جەوهەرەکەی زۆر گرنگە. ئەمڕۆ لە فەلسفەی ژینگەیی ڕێبەر ئاپۆدا مرۆڤ دەتوانێت بڵێ فەلسفەیەکی ینی ژینگە پارێزی ئەنیمیستیە سوودێکی زۆری لە ئەنیمیزم وەرگرتو بۆ ئیکۆلۆژیا بۆ فەلسفەی ئیکۆلۆژی ئەنی ئەو جوڵانەوەی کە ئەمڕۆ لە چوارچەوەی ئەم فەلسفەیەدا دروست بووە هەموو گردون زیندووە بینێ هەموو گردون پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوان هەموو بووە هەبوونەکانی گردون هەیە ئیکۆسیستەمێک هەیە ئەمڕۆ باشترین دەرەتانێک بۆ ڕزگاربوون لە هەموو ئەو کێشە و گرفتە ژینگەیانە فەلسفەی ژینگە پارێزی ڕێبەر ئاپۆیە کە زۆر بە قوڵی و بەرفراوانی جارێکتر پێگەی ژینگە ینی ژینگە دەبێت بە تەوەر و مرۆڤ دەبێتە ئەندامێکی ژینگە نەک ببێت بە مەرکەزی هەموو شتێک ئەمڕۆ ئەوەی کە نوێنەرەتی فکری ژینگە پارێزیەکان ڕێبەر ئاپۆیە. یان تا چەند ئەتوانرێ لە ڕۆژگاری ئەمڕۆدا لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانەی کە هەیە چەندە ئەتوانرێ سوودی ئەم بەرین سوود لە ئانیمیزم وەربژیدرێ لەڕاستیدا یەکەم بیرکردنەوەی مرۆڤ بیرکردنەوەیکی ئەنیمیستی بوو وەکو باسمان کرد دەکرێت ئەمڕۆ سوود لە بیرکردنەوەی ئەنیمیستی یان ئەنیمیزم وەربژیردرێ بەڵام دەبێت نوێ بکرێتەوە دەبێت بە لە هاوکات لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنە زانستی و فەلسەفی و فکری کە مرۆڤایەتیدا بەدەستی هێناوە دەتوانرێت ئەمە متوربە بکرێت و فەلسەفەیەکی نوێی ژینگەیی پێش بخرێ لەو چوارچەوەیەدا دەکرێت سوودێکی زۆر لە یەکەمین بیری مرۆڤی وەربژیرێت کە ئەنیمیزمە بەم شێوەیە مرۆڤ دەتوانرێت ببێتە دەرەتانێک بۆ ڕزگاربوونی مرۆڤایەتی و گردون و سروشت لەو هەموو کێشە و گرفت و گێژاوەی کە تێکەوتووە.